بەناوی خی گەورە. ئەو کتێبەی کە ئەمەوێت ئەم جارە پێتان بناسێنم کتێبێکە بەناوی Think Again. کتێبی Think Again واتە دووبارە بیرکەرەوە کتێبێکە هی ئادەم گرانت. ئادەم گرانت خۆی دەروونزانێکە و چەندین کتێبی دیکەی هەیە لەوانە گیف ئەند تەیک و لەوانە ئۆرجیناڵ و دووسێ کتێبی دیگەش. ئەوەی کە ئادەم گرانت لەم کتێبەیە باسی ئەکا کتێبێکە بە ناوی Think Again واتە دووبارە بیرکەرەوە. ئەوێ لەم کتێبەیە چی بە ئێمە بوو؟ ئەوێ لەم کتێبەیە کاکردێتی بە سێ بەشەوە واتە بە سێ سێکشنەوە. بەشی یەکەمیان باسی ئەوەکە کە تاکێک چۆن بیر بکاتەوە و بەشی دووەمیان ئەوەیە کە چۆن ئێمە وا لە کەسانی دیکە بکەین بیرکەنەوە و بەشی سێمیشیان باز لە چیەکە باز لەوە ئەکا چۆن ئێمە بیرکردنەوە بە کۆمەڵگەیە بڵاو بکەینەوە و ئەمەش بێتە هۆی ئەوەی کە ئێمە فێربوون بکەینە لایف لۆنگین واتە بکەینە درێژی ژیانمە. ئەوەی کە ئادەم گرانت کە ئێمە ئەمڕۆ باسیەکەین باسی بەشی یەکەمی کتێبەکەکەین باسی ئەوەکەین کە ئادەم گرانت لە بەشی یەکەمە ئێمە بۆ کوێ ڕائەکێشێت ئێمە بۆ کوێ ئەبات ئێمە ئاشناکە یەکەم جار بەچی بە جۆرەکانی عەقڵێت بە جۆرەکانی مایندسێت. ئێمە چەند جۆر عەقڵێتمانێ چەند جۆر مایندسێتمانێ هەر یەکێک لەم عەقڵێتانە چلێکەوتێکی هەیە و ئێمە ئەگەر بمانەوێت کەسێکی سەرکەوتوو بین پێویستە چ جۆر عەقڵێتێکمانە. جۆری یەکەمی عەقڵێت کە باسیەکە بریتیە لە کەسێکی یاساناس بریتیە لە سیاسەتمەدار بریتیە لە کەسێک ئیشی سیاسیەکە. ئەم جۆرە عەقڵێتە بە دوای چی کەوتووە؟ بە دوای ئەوە کەوتووە کە خەڵکێکی زۆر لە خۆی کۆ بکاتەوە. ئیتر لای ئەو گرنگ نییە کە خەڵک لەبەر چی دوای کەوتووە، تەنها گرنگ ئەوەیە کە کەسانێکی زۆر شوێنی کەون و جمهورێکی زۆریە بێت. زۆرێک لە خەڵکی بەم شێوە بیرەکات. و جۆرێکی دیکە کە پێمان ئاشناکە بریتیە لە وتاربێژ. کەسانێک بۆەوەی کە قەناعەت بە خەڵکی بکەن کەسانێک بۆەوەی کە باوەڕ بە خەڵکی بکەن بەڵگە ئەهێننەوە لەبەرچی لەبەرەوەی کە خەڵکی قەناعەتیان پێ بکەن. جۆرێکی دیکە باس ئەکات بریتیە لە دادوەر. ئەم کەسە کە شەڕ لەگەڵەکە مناقەشەت لەگەڵەکە بەڵگە ئەهێنێ بەڵگەت لا ئەبا بەڵگەکانی تۆ بەخراپ ئەزانێ لەبەرچی لەبەرەوەی بیسەلمێنێ کە تۆ هەڵەیت یان بە زمانێکی دیکە بێوێ لێت بباتەوە. و جۆرێکی دیکە لە عەقڵێت کە ئادەم گرانت باسیەکە بریتیە لە عەقڵێتی زانە. ئەو عەقڵێتی بە دوای حەقیقەتە ئەکات ئەو عەقڵێتەی تاقیکردنەوە ئەکات ئەو عەقڵێتی بە دوای سەرچاوەی شتەکان ئاگەڕێت بزانە ئایا ڕاستە یان ڕاست نییە بزانێ ئایا حەقیقەتە یان حەقیقەت نییە. کەواتە ئێمە دابەشە بین بەسەر ئەم چوار جۆر تایپی عەقڵێتەدا و هەرکێکمان جۆرێک تایپی عەقڵێت هەڵەگرین. هەمانە حەزەکا خەڵکی لێ ڕازی بن و قسەکانی لای زۆربەی خەڵک بخوا. ئیتر بۆیە ئاساییە لە ئەگەر قسەیەکی ناڕاستیش بکەن هەیە ئەوێ خەڵک قەناعەت پێ بکەن هەیە تەنها ئەوێ ئەوانی دیکە مناقەشە لەگەڵ ئەوانی دیکەیان بکات بۆ ئەوەی پێیان بسەلمێنێ کە ئەوانی دیکە دۆڕاون ئەم براوەی و ئەم لەسەر حەقیقەتە باوەڕ و قەناعەتەکەی ئەم ڕاستە ئەوانی دیکە هەڵەن. بەڵام باشترین جۆر کە ئادەم گرانت باسێکە عەقڵێتی زانایە کەسێکە بە دوای حەقیقەت و بە دوای بەڵگە و بە دوای ڕاستیە ئەگەڕێت. ئەم ڕاستی و حەقیقەت پێوەرە لە ژیانە ئەوانی دیکە پێوەرنین لە ژیان. و هەر لە بەشی یەکەمە باسی چیمان بۆکە باسی سایکڵی زانینمان بۆکە باسی سایکڵی زانینمان بۆ. ئێمە شتانێکی کەم ئەزانین ئێمە شتانێکی زۆر نازانین. ئێمە ئەو شتەی کە ئەزانین زۆر کەم و ئەو شتەی ئەزانین کە نازانین زۆرە بەڵام ئەو شتەی کە نازانین زۆر زۆرە. ئێمە پێویستمان بە چیە؟ پێویستمان بۆیە بگەڕین دنیایەکی نەزانراو لە معریفە دنیایەکی نەزانراو لە زانست و حەقیقەت لە بەرچاوی ئێمەیە بوونە. ئێمە پێویستمان بە چی؟ پێویستمان بە هەوڵدانە پێویستمان بە گەڕانە بۆ ئەوەی چی بکەین بۆ ئەوەی بتوانین بیدۆزینەوە و بەدەستی بێن.